بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئێوارەتان باش. من بنار مستەفام لە یەکێکی تر لە بەرنامەکانی پێشەنگ تیڤ هاتمەوە لاتان و ئەمڕۆ بەرنامەکانی چواردەی تشرینی یەکەمی 2021تان پێشکەش دەکەین. ئایزان بەرنامەکانی ئەم شۆمان لە کۆمەڵێتەوەری جۆرا و جۆر خۆیان دەبینەوە. سەرەتا هەڵسەنگانێک بۆ هەڵبژاردنەکانی عێراق دەکەین، پاشان سەبارەت هەنگاوی دواتر لە عێراق و کوردستان دۆخی عێراق کوردستان لە پاش هەڵبژاردنەکان داوتوێ دەکەین و لە کۆتایشدا سەبارەت بە 16 ئۆکتۆبەر ساڵێدی 16 ئۆکتۆبەر یەکێکی تر دەبێت لە تەوەری بەرنامەکانی ئەم ڕۆماندا. و سەرەتاش لەگەڵ عوسمانی حاجی مارەف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمستی کرێکاری کوردستان سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق سەواز دەکەین. هاوڕێ عوسمان ئێوارەت باش و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەم ڕۆماندا بەشدار بیت. سەرەتا ئەمێ بڵێم هەر ڕۆژی هەڵبژاردنەکان دوای ئەوەی کە هەڵبژاردنەکان کۆتاییان هاتوو ئامارەکان بڵاو بوونەوە لەوەی کە خەڵکێکی هێچگار کەم بەشداریان کردبوو، ئێوە پەیامێکی پیرۆزباییتان بۆ خەڵکی کوردستان و عێراق بە بۆنەی ئەم سەرکەوتنەوە. ئەگەر بپرسم لە چیە خەڵکی عێراق و کوردستان سەرکەوتوو بوون؟ پێشەکی ئێوارەتان باش و سپاس بۆ بەرنامەکەت. ئەو پەیامێ من تعبیرە لەوەی کە گورجێکی گەورە لەلایەن جەماوەری ناڕازی و درا بە دەسەڵاتی حکمی تائیفی و قەومی و ئیسلامی کە وەکو لە 16 ئۆکتۆبەرەوە خەڵکی ناڕازی لە بەرامبەر دەسەڵاتی سیاسی حکومەتی عێراق و هەتا ناڕزایەتێک کە لە بەرامبەر ئەحزابی کوردایەتی هەیە، ناڕزایەتێکی بەفراوان و هەملایەنە و جەماوەریە کە دەمێکە ئەو دروشمیان بەسوێتەوە کە ئەم دەسەڵاتە ئەوێ بڕواگە کۆتایی پێبێ بەمانە بێ بڕوخێ کە شعاری حل یەکێکە لە بارزترین دروشمەکانی کە لە ساحەی تەحریر و لە شارەکانی جنوبی عێراق و هەتا لە کوردستانی شا بە دەرەجەیەکی زۆر باش بەکارهاتووە و ئەم انتخاب هەڵبژاردنە نەتیجەی شکستی پێکەنانی حکومەتێ بوو کە لە انتخاباتی پێشوە کردبیان. خەڵک شکستی بۆ هەڵبژاردێنە، شکستی بە حکومەتەکەیەنە، پاشەخشەی پێکردن و ناچار ئەوەی کە هاتنە سەرەوەی حکومەتێکی کار بەڕێکەر کاتی دروستکەن و هەڵبژاردننی پێشوەختە بکەن. و یەکێ لەو شتانێکی ئێمە دروشمێ بەرزمان کردەوە کە کاتی ئەوەیە کە خەڵک لە بەرامبەر ئەمە هەڵبژاردنایە بۆسێتەوە، نابۆ هەڵبژاردن، نابۆ پرۆسی سیاسی. ئەمە واقعەتی دروشمی خەڵک بوو، واقعەتی ڕەتکردنەوەی خەڵک بۆ دەسەڵاتە سیاسیە بە پرۆسە سیاسەکەی بە هەموو پێکاتەکانیەوە. ئەو واقعەتە لە ڕۆژی هەڵبژاردنە دەرکەوت بە هەر جۆرێک کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئیدعایان کردبێت کە هەج ڕێژەیەک بڵێن مەبەر لەوەی کە ڕێژەکەش دیاری بکەن کە خۆیان لە ساعت دویەکی هەرچەنێ بێ کە ئەوە دیارە درۆیەکی شاکارە معلومە کە ئەوە هیچ هینێکی دیانە جدێتێک و ڕاستێکی دیانە بەمانایە چووکە هەم لە میدیاکانی خۆیان یا هەم هاوڕێیانی ئێمە و ئەو کامێرانی کە بە ئەچونە بنکەی دەنگدانەکان ئەیان بینی کە ئەو شوێنی دەنگانە چۆڵ و هۆڵ لە 2 ساعت جارێکات نەفرێک ناچوو بۆ شوێنی دەنگان. ئەمە مانای شکست پێهێنانی ئەو بژاردنەیە، شکستێنانی پێکرە ناڕزایەتی جەماوەریە، مانگرتنیشتی گشتی بوو کە خەڵک پێش ئەوەی هیچ بەیانێک دەرچێت لەسەری پێشەوەی ئیتفاقی بێ خەڵک بۆ خۆی وەکو ئەوەی کە ئیتفاقیان کردوێ مانگرتنیشتی گشتیان کرد و زەربەیەکی گەورەی گوژێکی گەوریانە لەو پرۆسە سیاسی کە ئەحزابی دەسەڵاتدار ئەحزابانی پێشتر کە حکومەتی تەوافقان دروست دەکرد و هەمویانی وەکو یەک تەماشا کرد و زەڵبێکی گەوردان. ئەمە سەرکەوتنی لەسەر ئەمە بپرسم هۆکاری ئەمە چییە کە بەم جۆرە فراوانە خەڵکی بەرامبەر ئەم پرۆسی هەڵبژاردنە وەستایەوە وەکو ئاماژەتان پێداکە ئامارە ڕسمیەکان باز لەوە دەکە کە لە 40% خەڵکی لە سەرتاسەری عێراقدا بەشداری کردەوە لە شارێکی وەکو سلێمانیدا 37% خەڵکی بەشداری دەنگدانیان کردبووە لە ناوچەی کەرخی بەغدا تەنها لە 31 واتە لە 3 کەسە 1 کەس کەمتریش بەشداری ئەم هەڵبژاردنیان کردبوو. ئەم بەرامبەری فراوانە لە بەرامبەر ئەم پرۆسی هەڵبژاردنەدا بۆچی؟ ئەخر جارە بەلەوە منە ئەحسایی کە ئەوانێ لەو ئامریکان وانە لەو زۆر لەوە کەمترە من پێم وانێ بگاتە سادیست ئەوەی کە ئەوان ناڵە بۆ ئەوان بۆی کە ڕیسوایی و شەرمەزاری خۆیان بشارنەوە ناچارن کە ژمارەیەک دابنێن ئامارێک دابنێن. بەڵام تەنانەت ئەو ئامارە فەرمیانەش زۆر لە ژێر ئەو چاوەڕوانەیە بوو کە لە گشتی لە بەرامبەر هەڵبژاردنان ڕاستە، بەڵام ئەحزابی بۆرژوازی زۆر لای مهم نیە چەند کەس بەشداریەکە چەند نایکە ئەو پرۆسی خۆی تێپەڕێنێ و هەوڵەیە حکومەتەکەی پێوێنێ. بەڵام
بەڵام وی کەواقعێتە ئەو ناڕزایەتی چەند ساڵەیە کە لە ئۆکتۆبرەوە کە لە حەڤەی شوباتەوە و لە هەموو مێژووی کە خەڵک تەجروبە و ئەزمموی سیاسی خۆی لەگەڵ ئەم دەسەڵاتە سیاسیە کە چەندین ساڵە هێزی میلیشیای تائیفی ئیسلامی قەوپەرسی کە تاڵان و بڕۆی سەرۆک و سامانی عێراق و کوردستان جەردەیی و دزی و نائەمنی هیچ بەردەوامی لە جێژاوی سیاسی نائەمنی بۆ هاوڵاتیان و قۆڕەکردنی و سەرمایەوە لامان کاتا فراوان پێکردن بڵاوبوونەوەی هەژاری و نەداری کە زەڵمێکی گەورەوە لە ژیانی کرەکان زەحمەتکێشان ناچاریەکە کە ئەبووە ئەم دەسەڵاتە داواکەن بڕوە ئەم دەسەڵاتە نە چاکسازیەکە نەجواب بە خۆسەکانی خەڵگەیاتەوە جگەر لە تاڵانی و جەردەیی و دزی هیچ مەعمولیت هیچکەی نییە هەر هێزێ بۆ خۆی لە ناوچەیەەکە کە عێراقیان پارچە پارچە کردووە وەکو حرەسی چاڵانۆ تێگوایە و چەند ئیسفادە لەو چاڵانۆتاکە ئەمە بەجا لەوەی جۆرەها ئیسفادەکردن لە سەرمایە گوزاری و کاری هەرزان و لامان کاتە تەوافقات لەگەڵ وڵاتانی ناوچەکە بە ئێران بە تووچە هەتا لەگە وڵاتانی جلهێزی دنیا ئەمە واقعەتێکە کە سەبەبی ئەساسی یا هۆکاری ئەساسی بنەڕەتی ئەوەیە کە ئەم هێزە سیاسیانە هۆکاری وجودی جێژاوی سیاسی ناسەقامی نائارامی و وجودی ئەمنیەت نائەمنی لە عێراق و لە کوردستانە ئەمە واقعەت خەڵک تووڕە بووە خەڵک بێزار بووە و هیچ چاوەڕوان و تەوەقوعێکی لەم هێزە سیاسیانە نییە کە هیچ ئاڵوگۆڕ لە پێکاتی ئەمانە دروست بێت ناڵبژاردنەکانیان نهێزە چەکدارەکانیان و هیچ ئاسۆیەک نیە بۆمانە ئەمانە تەنها ئەبێ بڕۆن پاکردنەوەی ئەمانە خەڵکی شوێتەوە نەتیجێ ئەنجامی کە پاکردنەوەی ئەمانە ئەتوانێت ئایندێکی باشتر بۆ عێراق پێک بێنرێت بەگشتی ئەتوانین چی جۆرە هەڵسەنگانێکی تریش بۆ ئەم هەڵبژاردنانە بکەین بۆ نمونە بەجیالەوەی کە ڕوبەڕووی ناڕەزایەتێکی فراوان بۆیەوە لەلایەن خەڵکی و ڕێژەی بەشداریکردن ێژگار کەم بوو وەکو خۆشتان ئاماژەتان پێدا بە زۆرێک لە مادگرتنی گشتیشی پێوە دیار بەبێەوەی کە ڕاگەیەنرێت بەڵام زۆرێک لەلایەنەکان ئامادەنین ئەو هەڵبژاردننی کە ئەنجام درراوە ئامانجەکەی ئەنجامەکەی قوبول بکەن بۆ منەیەکێتی نیشتیمانی دەڵێ ئەوەی کە لە هەولێر ئەنجام درراوە دەستکاری دەنگەکان کراوە ئێمە قوبولمان نییە زۆر لایانی سیاسی تر هەم لە کوردستان و هەم لە عێراقیشەوە بەگشتی یعنی ئەبینیت کە لە ناو خۆشیاندا ناڕەزایەتی هەیە بەرامبەر ئەم هەڵبژاردنەی کە ئەنجام درابوو ئەگەر بە شێوەیەکی گشتی هەڵسەنگانێک بۆ ئەم هەڵبژاردنە بکەن چییە؟ لەو بارەوە کە مەسەرەن چەند کەس دەنی زۆرەناوە چەند کەس کەمی هێناوە عمومەن هیچ هێزێکیان ناتوانێت دەنگە بێنن کە بتوان خۆی بە تەنها حکومەت پێک بێنن ئەمە هیچێک لە قەیرانێکی گەورەیە بەمعنایە کە قەیرانی دەسەڵاتی سیاسی هەیە لە عێراق و لە کوردستانە و ئەوەی کە هێزێک بتوانێت حکومەت پێک بێنێ حتا لە ڕێ ئەم انتخاباتەوە نیشانیاندا شکستێکی گەورەیان کردووە و ئەمان ئەنجامگیری شکستێکە کە یەکێ ناڕازیە بێ یەکێ بە بەشی خۆی قوبڵێکە بەشەکەی قوبڵ ناکە ئەمە ینی قوڵبوونەوەی قەیرانی سیاسیە قوڵبوونەوەی جێژاوی سیاسیە ئەمە هەتا کارکرد دەبێت لەسەرەوەی کە ئایا لە ئایندە ئەتوانن حکومەت پێک بێنن ئایا ئەتوانن ئارامی پارێزن بە بۆچوونی من نە کە یەکێ لەو سیناریوانەی چاوەڕوان کراوە کە قابل لە ڕوودا شەڕی نێوان ئەوێزە سیاسیانەیە ئەوێزە سیاسیانە لەوەی کە لە ڕێی پەرلەمان کەنەوە وەسیلێ بۆ دەسەڵاتدارەتی خۆیان شکستیان خوات مێکێ لەوانە مەسەمری بۆنمونە جەماعەتی عامریە دەوڵەتی قانونە هەموو هێزە سیاسیانی کە مەسە بۆنمە دەوڵەتی قانون گەورەترین هێزی میلیشیا هەیە و ئێستا خۆی لە بەرامبەر بۆنمە جەماعەتی سەدر کە کورسی زۆرێناوە لە مقابلیەوە خۆی بینێتەوە کە ممکنە هێزی چەگاری بەکاربێنێ و تەنازول بەیەکتی بکەن هەنی بەمانایەک هاوسەنگی هێز لە نێوانانە دەورە بینێ یعنی وەزعی عێراق بەرەو خراپترە ڕوا نەک باشتر ینی نائەمنی نائیستیقراری نائارامی و دەخالەتی وڵاتانی ناوچەکە هەمووی کاریگەری زیاتر بێت کە چارەنووسێکی ناڕۆشن بۆ عێراق لە سایی دەسەڵاتی ئەم هێزانە قابلی ئەوەی ڕووبا ینی ئەم دەسەڵاتە جاران بەهۆی تەوازنخوای هێزە میلیشیەکانەوە بێ بەهۆی پرۆسەی دەنگدانەوە بێت کە ئەستەکەشی بەوەچوونی من تەوازنخوای هێزە میلیشیەکانی دەوریان بینەوە نفوزیان پارتی بەپێی نفوزی ناوچەی زەردی بەدەستەوە یەکێتی نیشتمانی بەپێی هێزە میلیشیاکەی و ناوچەی نفوزی کە ناوچەی سۆزە بەدەستێتی مقتەدا سەدر ناوچەیەک لە بەغاکە گەڕێکی سەورەیە خۆی کردوی بە سەدر و لە چەند شارێکی کە کە نفوزی هەیە بەڵام لە چەند شارێکی هیچ تەواجودێکی ناتوان نەیتوانێت تەواجدی بێت و ئەم هێزە میلیشیانە ئەگەر پێشتر بۆ تاڵان و بڕۆ بۆ پێگەنانی حکومت تەوافقێکیان کردوێ ئەم تەوافقێ بە بۆچوونی من ئێستا زۆر سەختە ینی قابلی
پێگەنانی حکومت نییە کە نازام لەژێرەوەی کە زەختی ئەمریکا زەختی ئێران چ جۆرە سینناریوشکە ڕێگەخرێ یعنی مەسلەیە کە مهمە ئەمە ئیشاری پێبین فەرقی عێراق و تاالبان چییە ئەفغانستان چییە مثل بۆی کە تا خەڵک چاڕوانی نەبێت لەوەی کە هێزێکی سیاسی توانێت مرکزی لە عێراق دروستکە تاالبان بە هەر پۆخڵەوات و بۆگەنیەک و کۆنەپەرسێک و کە هەیەی هێزێکە کە ئەتوانێت مرکزیەتی ئەفغانستان بخاتەژە کۆنتترۆلی خۆیەوە حکوومەتێکی مرکزی پێگوێنێ بەڵام لە عێراقا نە لە کوردستان لە عێراقا هیچ هێزێکی سیاسی نییە بتوانێت مرکزیت ناوەندێتی لە عێراقا پیادە بکە و عێراق وەکو یەک دەوڵەت یەک وڵات یەک مرکزیت ئیداری کۆمەڵگە بکە وینی هەر هێزێک ناوچەیەکی بدەسوێت عێراقێکی پارچە پارچەکراوە هەر هێزێک بەپی تەوازن خوای خۆی و کۆڵم حرەسی چاڵە نەوتە نفوزی لە مەتەقەیەکە ئەم ڕێکەوتنی ئەمە سەختە ئەنی عێراق ناتوانێت ئەمە ئەگەر 7 ساڵە دوای ڕوخانی حکومەتی بە 30 ساڵە لە کوردستانە نەتوانراوە سەقام گیری بکە بەم شکستانیان بەم ئەزمونانیان بەم ڕیسوابوونیان بەم هەم جەردیزیە کە کردویانە بەو ناڕزایەتیە توونگەی کە خەڵک لە بەرامبەریانە و خەڵک ئەمانە بڕۆن پێکێنانی حکومت لە عێراقا پرۆسەیەکی قورسە سەختە قابلی جێژاوی سیاسی و قابلی جۆرەها سینناریوەیە کە ڕووبە لەوانە هەتا شەڕی بینی هێزە سیاسەکەکەوە جارێکی کە خوڵقانی کاریسەیە بۆ خەڵک جاری کە شێوانی زیاتر ژیانی خەڵکە شێوانی گوزەران و خۆشگوزەرانی خەڵکە واقعەتێکە کە چارەنووسێکی نادیار بێ ئاسۆی زیاتر زاڵەکە بەسەر دانیشتوانی عێراق و خەڵکی عێراقا و خۆشیان حتا لەو ئاڵوگۆڕانی کە مەطرح لە ڕۆژهاتی ناوەڕاستدا ڕووبە لەوەی کە پاشەکشی ئەمریکا چۆنە دەخالەتی وڵاتانی ناوچەکە چۆنە دەوری رووسیا ئەمبەرەوەی کۆڕوا ئیتحادی ئەوروپی چ پێشهات و دەور و دەخالەتیانە بێت لە ناوچەکە ئەمانە مەسائلێکن کە خودی ئەو هێزە سیاسیانە بۆ خۆشیان چاوەڕوانەکەن چاێنی لە هاوکێشە سیاسەکەیە چاوەڕوانەکەن بزانن هەلومەرجی سیاسی عێراق بەرەوەی کۆڕە ئەوان بتوانن چۆن لە شەڕی کەنداوە یان هەردوو کەنداوە بوونە ئەوەی کە وەکو هێزێک تاڵانکاری تاڵان چێتی بکەن ئێستا چاوەڕێکن لەو ئاڵوگۆڕانەیە چ مایەیەکیانە بێت چ دەستکەوتێکیانە بێ و کام هێز ئەتوانێت زۆرترین بەش بەرێ بۆ خۆی ئەمە پرۆسەی پێکاتی ئەم هێزە سیاسیانە و دەسەڵاتی سیاسی لە عێراقا عوسمانی حاجی معرف زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین سپاس بۆ ئێوەش عزیزان هوچانە گەدەین و پاشان هەڵسەنگانی هەندێک لایەنی تری هەڵبژاردنەکانی عێراق و دۆخی عێراق و کوردستان پاش هەڵبژاردنەکان تاوتێ دەکەین دێنەوە لاتە بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز هەڵسەنگاندن لەسەر هەڵبژاردنەکانی عێراق و تاوتۆکردنی دۆخی کوردستان و عێراق پاش هەڵبژاردنەکان لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە تاوتێ دەکەین. عەبدوڵڵا مەحموود زۆر سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بیت. ئەگەر بە شێوەیەکی گشتی پرسیار بکەم کە هەڵبژاردن ئەنجامدرا ڕوبەڕوو ناڕەزایەتێکی زۆری خەڵکی بۆیە و ڕێژەیەکی کەم لە خەڵکی بەشداریان تێدا کرد. ئێستاش لایەنەکان هێشتا لە خەریکی ئەوەدان کورسەکان چۆن دابەش دەکرێت و دەنگا واقعەکان بەرکێ دەکەوێت و پێکێنانی حکوومەتیش دێتە پرسیاری دواترەوە. ئێوە چی جۆرە تێڕۆینێکتان بۆ ئەم هەڵبژاردنە ئەنجامدراوە دۆخی عێراق دوای ئەمە چی بەسەرادێت؟ ئەگەر مایکەکەتان بکەنەوە هاوڕا عەبدوڵڵا مەحموود بۆیەکی بیستی دەنگتان بین. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ سڵاو بۆ بینەرانتان. سەبارەت بە دۆخی عێراق دوای هەڵبژاردنەکان دەتوانم بڵێم کە تاریخێکی تازە لە عێراقاتە پێشەوە یا بڕگەیەکی کە هاتە پێشەوە کە دەتوانم بڵێم پێش هەڵبژاردنەکان و دوای هەڵبژاردنەکان دوو تاریخی لە یەک جیاوازن. جارێکیکە مێژووی سیاسی عێراق
و مێژووی سیاسی کوردستانیش ناتوانێت بچێتەوە پێش هەڵبژاردنەکان لە بەرەوەی پێش هەڵبژاردنەکان تا کاتێک هەڵبژاردنەکان نەکرابوو بڕگەیەکی دیاریکراو بوو بڕگەیە کە هێشتا بەو جۆرە و لە ئاستێکی فراوانی کۆمەڵایەتیدا دەرنەکەوت بوو کە ئەم بزوتنەوە ناڕەزایەتی لە کۆمەڵگەی عێراق و کوردستاندا زیاتر لە چەند ساڵت دەکوڵێت بەو ئاستە بەرزە گەیشتووە لە بڕگەیەکدا کە بڕگەی هەڵبژاردن بوو ئەم ناڕزایەتیە جەماوەریە لە درێژەی خۆیدا بە شکست کێشانی یەکێک لە گەورەترین ئەوچەکانی کە بۆرژوازی لە عێراق و کوردستاندا بەرەسیوێتی بە شکستی ئەوە تەواو بوو بەو معنایە پێشتر ئەمە نەبوو بۆیە ئەم ئاڵوگۆڕە گەورەیە کە بە شکستکێشانی هەڵبژاردن بوو لە درێژەی بزوتنەوەی ناڕەزایەتیدا هاتە پێشەوە تاریخەکەی تەواو گۆڕی لە مۆدا کێشمی سیاسی لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی کوردستان لە درێژەی بزوتنەوەی ناڕەزایەتی پێشوو و لە درێژەی شکست بە هەڵبژاردنەکاندا دەکرێت لی بڕواندرێ وەختێک لەو چوارچێوەیەدا بمانەوێت جا لەوە بڕوانین دەبینین کە کۆمەڵگای عێراق و کوردستان لەمە دووە پێدەنێتە قۆناغێکی نوێوە بەو معنای هاوسەنگیشی نوێ هاتوۆتە پێشەوە هاوسەنگیەک ئەگەر پێشتر لە ئاستێکدا دەمانتوانی کە خەڵک خۆشباوەڕی هەیە بە حیزبەکان بە بەڵێنەکانیان بە وعدەکانیان بە نەخشەکانیان بە سیاسەتەکانیان بە هەموو ئەمانە ئەگەر خۆشباوەڕیەکی هەبوو لەو هەڵبژاردنەدا دیار بوو کە ئەم خۆشباوەڕیە بە پلەیەکی یەکجار زۆر ڕەویوەتەوە ئەمەش ئەوەی کە ئەمە ڕەویوەتەوە لەلایەکەوە بەشێکە نیشان دەدا کە ئاستی وشیاری چینایەتی و ئاگاهی خەڵک بەرەو سەر چووە بەرەوچوونی ئاگایەتی وشیاری سیاسی خەڵکیش بەو معنایە کە بۆ نەبەردەکانی داهاتووی ئامادەترە بۆیە من پێم وایە ئەم دوو تاریخە جارێککە ناکرێت بەیەکەوە لێک نادرێنەوە تاریخی داهاتوو تاریخی چوونە پێشی خەباتی نێوان خەڵکە لەگەڵ دەسەڵاتی بۆرژوایی لە عێراق و کوردستاندا بەڵام بە هاوسەنگیی تازەوە کە لەو هەڵبژاردنەدا بینیمان خەڵک چۆن توانی شکست بە هەڵبژاردنێک بێنێت کە وەک کچێک بەرەز ئەم هێزانەوەیە بۆ فریوکاری خەڵک دێمەوە سەر ئایندەی دۆخی کوردستان و عێراق دوای هەڵبژاردنەکان بەڵام پێم خۆشە ئاماژەتان بە هیندا وعد و بەڵێنی ئەحزابەکان و تێکشکانی ئەم چاوەڕوانندەدان خەڵکیەوە وردەکارێکی بچووک بێنمە ئاراوە ئەویش وەرگرتنی ڕێژەی دەنگەکانی بزوتنەوەی گۆڕان بوو لە کوردستان کە ئەوان دوو هەڵبژاردننی پێشووتر نزیک 9 میلیۆن دەنگیان بەدەست هێنا و 9 ئەندام پەرلەمانیان بوو ئەوەی دواتر 5 ئەندام پەرلەمانیان بوو لە پەرلەمانی عێراقدا بەڵام لەم هەڵبژاردنەدا کەمترین ڕێژەی دەنگیان هێناوە هیچ کورسێکی پەرلەمانیشیان بەدەست نەهێنا ئەمان بۆچی دەگەڕێتەوە ئەمە بۆەوە دەگەڕێتەوە کە بزوتنەوەی گۆڕان کاتی خۆی کە هاتە مەیدان بە بانگەشەیەکی یەکجار گەورە هاتە مەیدان بە بانگەشەیەوە هاتە مەیدان کە دەیگۆڕین کەچی لە جێەوەی ئەوان شتێک بگۆڕن خۆیان گۆڕان بەو شتێک کە دەسەڵات دەیویست ئەمە یەکێک لە گەورەترین مەسایلەکانە کە دەسەڵات دەیویست ئەمە نەکرد بۆ جەماوەری بەرینی کوردستان تەنانەت بۆ ڕیزەکانی بزوتنەوەی گۆڕانیش قابلی قبول نەبوو هەر بۆیە لەم هەڵبژاردنەدا دەبینی نەکرد خەڵکی کوردستان دەنجی پێنەداون تەنانەت لایەنگران و دۆستی خۆیان و جەماوەری خۆیان کە پێشتر ئامادە بوون بچنە شەڕی دەسەڵات حیزب دەسەڵاتەکانەوە بۆ بەرگری لە بزوتنەوەی گۆڕان بەڵام جاریان ئامادە نەبوون دەیلەکەی ئاسانە لەبەرەوەی کە بزوتنەوەی گۆڕان ئەو بانگەشانێک کە پێی هاتە مەیدان زۆر زوو بە هەوادا چوون باسی ئەوەیان کە گەندەڵی ناهێڵن شەفافێتی نەوت پەرە پێدەدەن چاکسازی دەکەن سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان لە سەرۆکاتیەوە دەگۆڕن بۆ پەرلەمانی و هەتا باسی ئەوەیان کرد کە کۆمەڵی خواستی کەی بۆ چین و توێژە کۆمەڵایەتەکانی کۆمەڵگەی کوردستان هێنایانە پێشەوە بەڵام تەماشای کە خۆیان چوونە ناو دەسەڵات لە مەسەلەی گۆڕینەوە جارێ لە سەردەمی نەوشیروانەوە هاتن وتیان 4 ساڵی ئارام کە چوونە ناوی حکومەتەوە دواتر دیسان لە دەورەی دووەم بەشداریان لە حکومەت و ئەو دەسەڵاتی کە ئەوان پێیان دەوت مافیا و دز و چەتە و ناشەفاف و تا دوایی خۆیان بوون بە بەشێک لەمە
وقتی خۆیان ببن بە بەشێک لەمە خەڵک بۆیە دەنجی لە انتخاباتەکانی پێش و دەنجی پیان دەدا کە پێی وابوو ئەوانە بانگەشەکانیان بە زۆرێک ڕاستی تێدایە و بە دوای ئەو بانگەشانە کەوتن ئەم بانگەشانیان نەک نەمابوو پێچەوانەکەی بوو ئێمە ئەمساڵ بینیمان لەو هەموو خۆپیشاندان و ناڕزایەتیانەی خەڵکی کوردستان کە کراوە بزوتنەوەی گۆڕان لە بەشێک بوو یعنی لە سێکوسکی حکومت لایەنێکیان بزوتنەوەی گۆڕان بووە خۆپیشان دەرکوژراوە دەیان کە زیندانی کراوە تەنانەت تا ئێستا بە دەیان کە زیندانین لە بادینانە بزوتنەوەی گۆڕان تەنانەت حرفێکی نەوتۆ لەسێ هەموو ڕۆژێ کوردستان لەلایەن وڵاتانی منتیقەکەوە هێرشی دەکرێتە سەر ئۆپۆزیسیۆنەکانی تیرۆر دەکرێت هەمووەمانە بزوتنەوەی گۆڕان هیچ هەڵوێستێکی نیە بزوتنەوەی گۆڕان هیچ شتێکی نەماوەتەوە باشە خەڵک بۆ بێت دەنگدا بەم بزوتنەوەیە ئەو بەجیالەوەی کە هەل لە بنەڕەتەوە من خۆم هەمیشە پێم وابووە لەو ڕۆژەوە کە بزوتنەوەی گۆڕان دروست بۆ پێم وابووە کە جیاوازیی بنەڕەتی لەگەڵ یەکێتی و پارتی نییە هەر ئەو کاتە من لە چەندین وتاردا ئیشارەم پێ کردووە کە ناتوانێت هیچ جیاوازێکی بنەڕەتی بێ و ئەو وەستیەتێکی ئێستا بەسەری هاتووە بۆ هەر کەسێکی هوشیار لە کۆمەڵگەی کوردستاندا پێشبینی کراو بوو بۆیە هیچ شتێکی سیر ڕووی نەداوە و ئەوە سیر دەبوو ئەگەر ئەمە نەبووایە بە بۆ چوونی من بۆیە شتێکی چاوەڕوانکراو بوو بۆ بزوتنەوەیە کە بە تەواوی بۆتە بەشێک لە دەسەڵات و بۆ بەشێک لە هێزی سەرکوتکەر و بۆ هێزێک لە هێزی فری و کاری وەکو حیزب دەسەڵاتدارەکان کەواتە هیچ جیاوازێکی لەگەڵ یەکێتی و پارتی نییە هەر بەو دەلیلەش خەڵک چۆن یەکێتی و پارتی سزاداوە وانیشی سزاداوە ئەگەر تەماشای هەڵوەستی لایەنەکانی تر بکەین سەبارەت بەو ناڕەزاتی فراوانی لەلایەن خەڵکیەوە هەبوو سەبارەت بەم هەڵبژاردنە و ڕێژەیەکی ێجگار کەم کە خەڵکی بەشداری کردوتان ئامارە ڕسمیەکان باز لە 41% ئەوانە دەکەن کە مافی دەنگدانیان هەبوو و باز لەو دەکرێت کە ڕەنگە ڕێژەوەحەکە زۆر لەوە کەمتریش بێت ئەحزابەکان قسەی زۆر زۆری لەسەر دەکەن هەندێک باز لەوە دەکەن کە ئەمە خەڵکی بۆیان مهم نەبووە یاخود هەندێکیش باز لەوە دەکەن کە ئەبێت لێرە بەدواوە بە شێوەیەکی تر گوێ لە خەڵکی بگرن و وەڵام بە خواست و داواکاریەکانیان بدەنەوە و بە شێوەیەکی ئەهمیەتێکی زیاتر بە جەماوەری خەڵکی بڵێن بۆ ئەوەی کە لە ئایندەدا بێنەوە بەشداری لە پرۆسەکانی وەکو هەڵبژاردن بکەن سەرنجی ئێوە لەسەر ئەم هەڵوێستەی لایەنەکان سەبارەت بە ناڕەزاتی خەڵکی چییە؟ پێشە مشتێک ئەوە لایەنەکانن کە هەریەکەیان دەیانەوێتدان بە شکستەکە دابنێ ینی دانانە بەو شکستی کە هێناویانە ناتوان چاوپۆشی لێ بکەن لەبەرەوەی شکستەکە ئەوەندە گەورە بووە ینی ئەوەندە هەتاکرێت بڵم ڕووداوێکی گەورە بووە لە کۆمەڵگەی کوردستان و عراقدا کە هیچیان ناتوانن حاشای لێ بکەن بۆیە ناچارن بێن دانی پیابنێن و لەو چوارچێوێژدا هەوڵەکانی خۆیان یا پەلەقەژەکانی خۆیان جارێککە بۆەوەی کە خەڵک فری بدەنەوە بۆ دەورەی داهات و بەرەستیەوە بگرن بەڵام واقعەتەوەی باشە خۆێستا و هەڵبژاردنەکان تەواو بۆمان کۆمەڵێک بەڵێنی گەورە گەورەیاندا بەڵێنی قەبەیاندا بەڵێنی پان و درێژ و قوڵ و سەراسەری و محەلی و هەموو ئەو بەڵێنانیان داوە ئێستا خۆ یەکێک لەو شتانی کە دەبێتە نەبەردی داهات و خەڵک ئەبێ ئەمە بێ خەڵک چێخیان بگرێت لەسەر وعدانە بەجیالەوەی کە خەڵک بەشداری نەکردووە بە شکستی کێشاون بەڵام باشە ئامادەن سەتادەی ئەو بەڵێنانێکی ئێستا داویانە بە خەڵک هەر لەو هەڵبژاردنە داویانە جێبەجێکەن ئەگەر دەتوان ئەو کارە بکەن بە بۆ چۆنی من خەڵک دەبێ خیان بگرێ بۆ ئەوە بڵێ وەرن بۆ ئەو بە هەموو بەڵێنانی کە بەجیالەوەی بەشداریمان کردو یان نا بەڵام وەرن ئەو هەموو بەڵێنانی داوتانە بە خەڵکتان داوە لستەکانیتان داوە لە هەموو شوێنێک بڵاوتان کردوێتەوە بە بانگەشەی گەورەوە هاتوون بە بۆ چوونی من یەکێک لەو نەبەردەکانی داهاتووی خەڵکی کوردستان و خەڵکی عێراق لە بەرامبەر حیزب و لایەنە سیاسیەکان داوەیە کە خیان بگرن لەسەر ئەو بەڵێنانەیە ئارەتوان ئەو بەڵێنان جێبەجێ بکەن کە دەبعەن ناتوانن جێبەجێ بکەن چکە ئەو هێزانە لەوە دەرچوون تازە بتوانەوانە بکەن بۆ من چۆن نتوان چاکسازی بکەن آخر ئەگەر چاکسازی بکەن دەڕوخێن خوچکە بەشێک لەو پایانەی کە ئەحزابی سیاسی دەسەڵ عەبدوڵڵا مەحموود پێم وابێ لەسەر هێڵنەمان ئەگەر گوێتان لە دەنگمانە ئازیزان پێدەچێت کێشەیەکی تەکنیکیمان هەبێت تاوەکو ئەو کێشە تەکنیکیە چارەسەر دەکەین بمێنەوە لەسەر خەت لامان
ئازیزان بەداخەوە ڕوبەڕووی ئەم کێشە تەکنیکیانە دەبینەوە هەندێک جار پێم وابێ ئێستا عەبدوڵڵا مەحموودمان توانی بێتەوە سەر هێڵ و بەردەوام بین لەسەر گفتوگۆکەمان. عەبدوڵڵا مەحموود هیوادارم گوێت لە دەنگی ئێمە بێت. بەڵێ گوێم لێتانە ئێستا. زۆر باشە، ببورم بۆ ئەو هەڵا تەکنیکیکە ڕوویدا. ئەگەر لەوە بگەڕێن و بێمە سەر دواپرسیارم بۆ ئەوەی کە بتوانین سوود لە زۆرترین کات بگرین، ئەویش ئەوەیە کە جەماوەری خەڵکی ئەو ناڕەزاتیان نیشاندا لە بەرامبەر هەڵبژاردنەکاندا و ئێوە پێشتریش ئاماژەتان بۆ دابوو کە لە بایکۆ دواوەتر مەترەحە بۆ ئەم جارە بۆ خەڵکی. ئێستا خەڵکی چۆن بتوانن ئەم ناڕەزایەتیان بە شێوەیەکی عەمەلیتر پیادە بکەن و تاوەکو بە کۆمەڵک دەستکەوت بکەن؟ بەڵێ دیارە هەر خودی ئەوەی کە خەڵک توانیویەتی ئەم سیناریۆیەکی گەورەی حیزبەکان بە شکست کێشێ، خۆی ئەوە ڕێگەیەکە بۆ ئەوەی کە ئیعتیماد بە نەفس یا بڕوابوون بە توانای خۆ لە نێو خەڵکدا زیاد بکات. ئەمە خاڵێکی زۆر زۆر ئیجابیە کە خەڵک هەستی پێ دەکات لە ڕێگەی بایکۆتێکی واوەتەوە یا لە ڕێگەی نمایشێکی شێوەمانگرتنی سەراسەریەوە توانای ویانە یەکێک لە گەورەترین ئەو وەسایلانەی کە بەرەس حیزبەکانەوە یەکێکی بشکێنن کە نێوی هەڵبژاردنە. ئەمە نیشان دەدا ئەگەر خەڵکی کوردستان لە ڕاستای ئەو ئامادەیەیدا لەو بڕوا بەخۆبوونەیە بێتە مەیدان، دەتوانێت ئاڵوگۆڕی گەورەتر بە وجود بێنێ. بە تایبەتی کە ئێستا وەکو پێشتری ژوتم ئێستا هاوسەنگی هێست لە قازانجی خەڵکەوە بە زیانی حیزب لایەنە سیاسیەکانە. حیزب لایەنە سیاسەکان ئێستا هەموو هەوڵیان بۆ ئەوەیە کە بەربگرن بەم ڕەوتە ڕوو لە پێشەی کە لە بزوتنەوەی ناڕەزایەتیەوە دەست پێ دەکا. بۆ نمونە لە عێراق لە ئۆکتۆبری لە پێش ئۆکتۆبرەوە دیارە، بەڵام لە ئۆکتۆبرەگاتە دوایین پلەی خۆی و تاریخی عێراق دەگۆڕێ بە زۆرێکە کە جارێک کە ناتوان لێ بگەڕێتەوە بۆ پێش بۆ نمونە پێش ئۆکتۆبر. لە کوردستانی عێراقیشدا چۆن بۆ نمونە هەفتەی شوبات و پێش هەفتەی شوبات دوو تاریخی جیاوازن، پێش هەڵبژاردن دوای هەڵبژاردنیش دوو تاریخی جیاوازن. ئێستا حزابەکان دەیانەوێ هەر چۆنێک بووە بەرگری بکەن و لە حاڵەتی بەرگریدان لە بەرامبەر خەڵکدا. هێشتا ئەو ئێستا بەڕاستی خەڵکە لە حاڵەتی هجومایە، خەڵکە لە حاڵەتی هجومایە چونکە یەکێک لە سەنگەرە مهمەکانی ئەو دەسەڵاتیان تێشمانە. بۆیە بۆەوەی خەڵکی کوردستان بتوانێ درێژە بەوە بدا بە بۆچوونی من چۆن بزودنەوەی ناڕەزایەتی هەنگاوێک بوو لە چوارچێوەی ڕاماڵی نیدەسەڵاتدا، شکستێنان بە هەڵبژاردنەکانیش هەنگاوێکە لە ڕاستای ڕاماڵی نیدەسەڵاتدا. بەڵام کۆکردنەوەی دەستکەوتەکانی بە شکستێشانی سیناوی هەڵبژاردنیش ئەویش هەنگاوێکە لە ڕاستای ڕاماڵی نیدەسەڵاتدا. یەکێکیش لەو شتانەوەیە کە ئەمجارە دەبێت خەڵکی کوردستان یەخەی دەسەڵات بگرێ بۆەوەی کە ئەم بەڵێنانەی کە ئەمجارە داویانە بیان جێبەجێ بکەن. ئەگەر نایکەن دەبێت یەخەیان بگرن بە کۆبوونەوەی گشتی، بە کۆبوونەوەی جەماوەری، بە مانگرتن، بە خۆپیشاندان، هەتا لەو خۆپیشاندانانەی کە لە بەرامبەر مەسایلی جۆرا و جۆری کە لە کۆمەڵگەی کوردستان نەدێتە پێشەوە کەدایان دەرد و مصیبەتێ خەڵک بۆی دێتە مەیدان، لە هەموو ئەوانەدا بێ یەخەی دەسەڵات بگرن بە خواستەکانیان و هەنگاوی کە بچنە پێشەوە. دیارە لەو ڕاستایشدا یەکشت زۆر زۆر مهمەویش ئەوەیە خەڵک بەبێ ئەوەی ڕێکخراو بێ، بەبێ ئەوەی خۆی یەکگرتووکە، ناتوانێت تاسەر بە شێوەی خۆ بەخۆ بە شێوەی عەفەوی ناتوانێت دەستکەوتەکانی بەدەست بێنێت. تەنانەت ئەگەر بتوانێت بزوتنەوەی ناڕەزایەتی جەماوەری لە درێژەی خەباتی خۆیدا دەسەڵاتیش ڕابماڵێ، ئەگەر ڕێکخراو نەبێ، ئەگەر سەنگەرەکانی خۆی بە ڕێکخراوی بەرەستەوە نەگرێ، ئەگە بەرگریان لێ نەکا، ئەگە هێزی بۆ ئامادە نەکا، دەتواندرێ هێزی کە بیت زێت. ئێمە مێژووی نەکەر مێژووی ئێمە تەجروبەی بەهاری عەرەبیمان هەیە، خەڵک هاتنە مەیدان دەسەڵاتەکانیشیان ڕاماڵی، بەڵام چونکە ڕێکخراو نەبوون، چونکە لە دەوری ئاسوویەکی شۆڕژگێڕانەی پێشڕەوی سۆشیالستی کۆ نەببوونەوە، چونکە ڕیزەکانی خۆیان بە تەواوی لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان زیانە کردبەوە، نەک لە حیزبەکان، چونکە حیزبەکان زادەوە لە دایک بووی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانن. بۆیە دەبێ خەڵک ئەوە حیزبەکان خەریکە تێپەڕێنێ، بەڵام بێ بزوتنەوە بورژوازیەکانیش بزوتنەوەی بورژوازیش کێ بپەڕێنێ کە ئەو حیزبانە لە منداڵی ئەودا هاتوونەتە دەرەوە.
بۆیە خاڵی هەرە مهم ڕێکخراوبوون بردنەسەری ئامادەییەکان لە ڕێکخراوبوونیشدا زۆرا زۆربوونی ڕێکخراوبوونەکان لە ڕێکخراوی پیشەیە و بۆ ڕێکخراوی جەماوەری لە ڕێکخراوی کارگەکانە و بۆ ڕێکخراوی گەڕەکەکان و هەموو ئەمانە ئەبێ ببنە وەسیلەیە کە ئەم جارە ئەم هەموو ناڕەزایەتی کە هەیە لە شوێنی جۆرا و جۆردا کۆ بکرێنەوە هەمویان ببنە چەندین سەنگەر و چەندین مەیدان و چەندین بوار بۆ نەبەردی داهاتوو و ئەگەر ئەم ڕێکخراوبوون و کۆبوونەوە لە دەوری ئاسوویەکی شۆڕژگێڕانە نەمێتە مەبنا سەرنجام دەتوانێت دەسەڵاتی شرابماڵێ بەڵام بە مەنزڵی خۆی ناگات بۆیە مهمترین شت ئەم دوو شتەیە تێپەڕاندنی حیزبەکان و لەوەش زیاتر تێپەڕاندنی بزوتەوە کۆمەڵایەتیە بۆرژوازیەکان بۆ نمونە تێپەڕاندنی بزوتنەوەی کوردایەتی وەکو بزوتنەوەیەکی گشتی کە یەکێتی و پارتی و گۆڕانی دروست کردووە تێپەڕاندنی بزوتنەوەی ئیسلامی وەکو بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی دەتوانین بڵێین ئەویش نەک بە تێپەڕاندنی یەکگرتو بزوتنەوە و کۆمەڵ و دادگەری بەڵکە بە تێپەڕاندنی سەرجەم بزوتنەوەی کۆنەپەرستی ئیسلامی دەبێت تێپەڕێنن وەلەو چوارچێوەیەشدا کۆبوونەوە لە دەوری ئاسۆیەکی کە پێم وایە دەبێت ئاسۆی سۆشیالستی بێ و ڕێکخراوبوونیش لە ئاستی محەلیەوە بۆ ئاستی سەراسەری لە هەموو سەنگەرەکانەوە دەبێت دەست پێ بکرێت من پێم وایە ئەوە زامنی ئەوەیە کە ئەم بزوتنەوە ناڕزایەتی کە هەیە بە سەرکەوتن گات و ئایندیش کە بۆ خەڵکی عێراق و کوردستان بەدی بێت. عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە زۆر سپاس بۆ دەرفەتی پێداین. زۆر سپاس بۆ ئێوەوە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنەکەت. زۆر سپاس. ئازیزان وشانێک دەدەین و پاشان سەبارەت بە ساڵیادی 16 ئۆکتۆبەر بەرنامەمان دەبێت لەگەڵ ما بمێنەوە. عزیزان لە دووە بەرنامەکانی ئەمڕۆماندا سەبارەت بە 16 ئۆکتۆبەر قسە و باز دەکەین ئەمڕۆ 14 مانگەواتە دووبیانی ساڵ ڕۆژی یادەیە بۆ ئەم تەوەرەش تاهیر حەسەنمان لەگەڵدایەتە وەکو تاوتوێی ئەم بابەتە بکەین. تاهیر حەسەن ئێوەرەت بەش و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بین. ئەگەر سەرەتا لەوە پرسین کە لە واقعیدا 16 ئۆکتۆبەر چی بوو ڕوویدا لەسەر ئەمە قسەی جۆرە و جۆرمان بیستووە بەڵام تاوەکو ئێستا ڕوونکردنەوەی کێکلایەکەرەوە بەیان نەکراوە کە واقعاً لەو ڕۆژەدا چی ڕوویدا ئەگەر ئێوە باسمەوە بکەن 16 ئۆکتۆبەر چی بوو ئەگەر مایکەکەتان بکەنەوە بۆی گوێبیسی دەنگ تابین زۆر سپاس دەکەین. تاهیر حەسەن ئەگەر مایکەکەتان بکەنەوە. ببورن زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. منەوە زانم کە بە تایبەت دێشێتی و پارتی چ لەسەر سیوێکی ئاز چ لەسەر 16 ئۆکتۆبەر تا ئیتیهامی جۆرا جۆر لە یەکتریە تەنانەت ڕۆشنبیرانی ناسیۆنالیستەوانە بە خیانەتێکی گەورەی نەتەوەیی ئەزانن لە کاتێکا کە مێژووی بزوتنەوەی کوردایەتی و هەردوو ئەم حیزبە لێوە لەم جۆرە ڕووداوانە بە قەڵەمی ڕێبار ئەحمەد کاتی خۆی ئەمە نووسرا کە ئەمانە لە سیوێکی ئابە و لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە کەمە عادەتی بزوتنەوەی کوردایەتیە و مێژوەکان پڕە لەم جۆرە ڕووداوانە بەشە دەتوانێت لەسەری قسە بکە و بە تایبەت خۆشیان لە زۆرێ لەو کتێب یاداوەری و هینانە کە ئێستا وردە سەرانی بزوتنەوەی کوردایەتی و ئەو حیزبانە خەریکەی نووسن وردە خەریکن باسیەکەن. بەڵام ئەوەی کە من بمەوێت لەسەر 16 ئۆکتۆبەر کە لێکدانەوەیکی واقعی لەسەرەوە بین کە چی بوو 16 ئۆکتۆبەر بریتی بوو لە تێکچوونی باڵانسی هێزی نێوان بزوتنەوەی بۆژوا ناسیۆنالیزمی کورد لەگەڵ بزوتنەوەی بۆژوا ناسیۆنالیزم و ئیسلامی و تایەفی مەرکەز باڵانسێکە پێشووتر هەبوو و لەسەری حکوومەتێکی تایەفی دروستکرا بوو حکوومەتێکی تایەفی قەومی هەمەلایەنە دروستکرا بوو ئەم باڵانسە تێک چوو بۆ 16 ئۆکتۆبەری لێهاتە دەرەوە بە تایبەت لە دوای
هەندێک کەس باسیەوەکەن کە لەبەرەوەی ریفراندۆم ڕوویدا و ویسیان پارتی ویسی داوای سەربەخۆیی بکە بۆیە 16 ئۆکتۆبەر ڕوویدا. ئەوەیەک لە پرسیارەکانم پێویستم بیکەم کە ئەو ریفراندۆمە چەندێک دەوری هەبووە لەوەی کە ئەم ڕووداوە ڕوودات. ریفراندۆم تەنیا توانێت ئەو دەورەی ببێت کە لەوانەیە پرۆسەکەی پێش خست بێت تۆزێ یان بەهانەیەکی دابێتە دەستمان بۆرژوا ناسیۆنالیزمی عەرەب و ئیسلامی سیاسی شیعە دەنات لەوانێت تۆزە حەدەسەکەی پێشخست بێت یا بەهانەیەکی دابێتە دەستەوان. بەڵام ئەو ڕووداوە هەر دەبوو ڕوو بە. ئێستا باس یەکەم کە چۆن ئەگەر بوار بێت یەک تۆز بگەڕێنەوە بۆ پێشووتر بزانین کە چۆن لە دوای ڕووخاندنی ڕژێمی باس حکوومەتی دەسەڵاتدارەتی ئەمریکا جێشی عێراقی هەڵوەشانەوە و سەرنجام عێراقی دابش کرد بەسەر تایەفە و قەوم و کورد و عەرەب و فارس تورکمان و شیعە و سوننە و کلدان و ئاشووری و ئاسووری و هەموو ئەمانە و لەژێر بەهانەوەی کە ئەمانە بریتین لە پێکهاتە و نەسیجی پێکاتی کۆمەلگەی عێراق بۆ هەرێکێ لەمانە کوێخایەکی دانا لە نێو دەسەڵاتە و بەشبەش عێراقی بەشبەش کرد و پێناسی کرد لەسەر ئەمە و حکوومەتێکی لەسەرم ئەساس و پەرلەمانێکی کارتۆنی لەسەرم ئەساسە دروست کرد. ئەو کات ناسیۆنالیزمی کورد کە یەکێتی و پارتی نوێنەرایەتیانە کرد بە دەرەجەی یەکەم هێزێکی بەهۆی ئەوەی کە لە دوای 91ەوە ناوچەی دژەفرینیان بەدەستەوە بوو حکوومەتیان دروست کرده بوو هێزێکی چەکداری زەبەلاحیان بەیەکەوە نابوو و شێوازێک تەجروبەیەکی ناو شارەکانیان لە دەسەڵاتدارەتیە هەبوو بۆ یەکێتی و پارتی وەکو هێزێکی زۆر سازماندرا و بەهێز چوونە نێو پرۆسەی سیاسیەوە کە ئەمریکا نەخشەی بۆ داڕشتە بوو. ئەو کاتێکی عێراقی هەڵوەشا بۆ ئەم هێزانەی کە هەن ئێستا دەوڵەتی قانون و مقتەدا سەدر و چوزانم خەزعەلی و هەموو ئەم بەشانەی کە ئێستا لە دەسەڵاتان و هەر یەکەی میلیشیایەکی زەبەلاحی گەورەیان هەیە ئەوانە هیچ دەسەڵاتێکیان نەبوو هیچ تواناییەکیان نەبوو. بۆیە ئەوەی کە یەکێتی و پارتیش بە ناوی نووسینەوەی دەستورەڵێن دەستکەوتێکی گەورەی بۆ خەڵکی عێراق بوو مەسەلەکەوە بوو کە یەکێتی و پارتی هێزێکی گەورە بوون لە نێو ئەم پرۆسە سیاسیە هێزێکی قودرەتمەند بوو لە نێو پرۆسە سیاسیە بۆ خۆشیان ئەگەر بیرتان بێ باسییان لەوە کرد کە ئێمە عێراقی تازەمان دروست کردەوە ئێمە جیاوازیەکانی نێوان بەشەکانی نێو بۆ بڵین ئەوەی کە لە حاکمیت لە عێراقایە ئێمە ئەم چارەسەری ئەم کێشانەمان کرد ئێمە سوننە و شیعەمان ئاش کردەوە ئێمە عێراقی تازەمان بینا کردەوە ئەگەر بیرتان بێ مەسعود بارزانی جەلال تاڵەبانی هەموو باسی ئەم جۆرەشتانەیانە کرد. مەسەلەکەەوە بوو یەکێتی و پارتی تەوازنی خوا بەهێب بە قازانجیان بوو بۆیە هەموو شتێکیان لێ قوڵەکردن نەوتیان فرۆشت قسەیان نەکرد سنوورەکانیان هێزی چەکداریان هەبوو سنوورەکان خۆیاندایان نابوو پەیوەندی دیبلۆماسیان لەگە وڵاتانی ناوچەکە ئەبەز دوایی کەوتنە نەوت فرۆشتن بە هەر حاڵ بە شێوازێکی نەوعێک لەسەر بەخۆی ڕەفتاریانە کرد بەڵام مرکز هەموو ئەمانەی قبوڵە کرد لەبەرەوەی کە هێشتا تەوازنی خوا بە قازانجی یەکێتی و پارتی بوو. بەڵام وردەوردام هێزە خۆی گرت توانایی هێزی چوە سەرەوە بە پشتیوانی جمهوری ئیسلامی یەک هێزێکی زەبەلاحی حەشدی شعبی دروست کرد و بە تایبەت لە دوای شەڕی داعشەوە ئەم هێزە بە نوێترین و تازەترین هێزی چەکدار کران و ئەمریکا پشتیوانی لەم قەزیەیە کرد و حەشدی شعبی وەکو بەشێ لە جێیشی عێراقی دانرا ئەم تەوازن خوایە ئیتر وردەوردە بە قازانجی مرکز گۆڕا 16 ئۆکتۆبەر گۆشەیەکە لەم گۆڕینی هاوکێشە سیاسی و تەوازنە سەربازی سیاسیە. من یەکشت بڵێم جا ئەمە لەوانەیە پرۆسی ریفراندۆم تۆزێکم قەزەی پێشخستووە دەنا ئێستا ئیتر وردە قبول ناکەن لەوەی کە تۆ نەوت بفرۆشی قبول ناکەن تۆ سنوورەکان بەدەستەوە بێ قبول ناکەن تۆ 4 ڕۆژیکە کۆبوونەوەی کیژەکان دەستوری ژەگۆڕن چونکە عێراقێکە دروستکرا لەسەر بناغەی تایەفی و قەومی و ئەو تایەفە و قەومیەش لەسەر ئەساسی ئەوەی کە هەر کەس هێزی چەنە و هەر یەکێکیش لەم هێزانە توانایی خۆی هێزی خۆی لە بێتواناکردن و زەعیفکردنی ئەوی ترابینی ئەگەر ملاحەزە بکەی کاتی خۆی کە شەڕی داعش دروست بوو یا شەڕی سوننە و شیعە دروست بوو هەموو عێراق بوو بە تەقینەوە یەکێتی و پارتی شاگەشکان بوو بە مۆزعیەتە مهم نەبوو چەند لە خەڵکی عێراق کوژرێ مهم نەبوو چەندێک پایە مەدەنیەکانی کۆمەلگەی عێراق وێرانە بێ ئەیانوت هەتا ئەوان یەکتری بخۆن ئێمە وەزعمان باشە ڕاستیشیان نەکرد لەبەر چی لەبەرەوەی کە خۆی هاوکێشە سیاسیەکەن لەسەر ئەساسی ئەوە دامەزراوە من ئەو زەعیفکەم ئەو من زەعیفکە لەژێر ناوی فیدرالیزمە بە ناوی ناسنامەی قەومیە و خەڵکیان
لە بەرامبەر یەکتریان ڕاگرتووە وەختێکم تەوازن بۆیە حکوومەتی کە لە عێراقا دروست بوو حکوومەتێکی تەوافقی بوو ئەو حکوومەتە تەوافقیش لەسەر ئەساسی هاوسەنگی هێز دروست کرا بوو ئەو وەختە هاوسەنگی هێز بە قازانجێکێتی و پارتی بوو کە وەختێک هاوسەنگی هێزە گۆڕێت طبعاً تەوافقێکیش کە لەسەری ئەو هاوسەنگی هێزی تەوافقێکیش کە لەسەری هاوسەنگی هێزی پێش و دامەزراوە تەوافقەکەشە گۆڕێت ئێستا تر قبول ناکەن داوای گومرگەکەن داوای سنوورەکانەکەن با یەک شتیش بڵێم بەڕاستی هێزەکانی عێراق بەهۆی چێشمەچێش و ناڕزایەتی خەڵکەوە و بە دوای هاتنە مەیدانی 2019 لە ئۆکتۆبری 2019 خەڵکی عێراق لە سەراسەری شارەکانی عێراقا نەتیجەتەن هێزەکانی نێومیلیشیای شیعە و سوننەش لە خراپترین وەزعیانان دەنا بە هیچ شێوەیەک قبولیان ناکرد یەکێتی و پارتی ئەم پێدە درێژکردنەکەیکەن نەوت بەفرۆشن و هێزێکی چەکداری زەبەلاحیان هەبێت و هەموو مقدراتی کۆمەلگایان بەدەستەوە بێت و مل بۆ هیچ بڕیارێکیش نەدەن و بەشێکیش بن لە عێراق ئەخر تۆ پێت تەماشاکە لە نێو وڵاتێکە ئەگە پەرلەمان وجودی هەیە قسەیەکی پوچە تۆ باسی تەوافق بکەی لە نێو پەرلەمانە شەر بە دەنگدانە بڕێتەوە چی ئەکسەرێتیەنە چی ئەقەلێتیەنە بۆیە لە نێو کەوەختی تەوافق هەیە ینی پەرلەمان پوچە بۆیە ئێستا تەوافقی پێشووتر گۆڕاوە 16 ئۆکتۆبەر ئەمێ گۆڕینی ئەم تەوازن قوایە هیچ ڕەبتێکی بە مەسەلەی خیانەتوانونێت تەماشاخیانەتۆنیە چونکە ئەمە زۆر بەرجەستەیە لە ناو سەرانی ئەحزابی کوردایەتیدا هەم لەلایەن پارتی و هەم لەلایەن بەشێک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە ئەڵەن 16 ئۆکتۆبەر یەکسانی دەکەنەوە بە خیانەت ئەویش بەو دەلیلەی کە بەشێک لە سەرکردایەتی ئەم حیزبە پەیوەندیان هەبووە لەگەڵ حەشدی شەعبی و سەرانی دەسەڵاتدارانی حکوومەتی مەرکەز و عێراقی و ڕێخۆشکردنیان بۆ کردوون تاوەکو هێزەکانیان بێنەوە بۆ ناوکردبوو واتە بە شێوەیەک لە ڕوانگەی کوردەواردەوە ئەم هێزە کوردە دەستی تێکەڵاو کردو لەگەڵ دەستێکی دەرەکیدا کە دژی خواستەکانی بزوتنەوەی کوردایەتیە بۆچی ئەمە خیانەت نییە ئەزانی شوانە تۆ تەماشاکە خیانەت وەختێک بە کەسێک گەڵی خیانەتی لە شتێک کردووە کە وعدی شتێکی دابێت و لەو بەڵێنە کە داوێتی لەو بەڵێنە کە داوێتی پەشیمان بوو بێتەوە یان درۆی کردبێت لەگەڵ خەڵک بەس پێم بڵێن لە چ جێگەیەکە یەکێتی و پارتی بە درێژایی مێژویان بەڵێنی ئەویان داوە کە ئەوان لەگەڵ جمهوری ئیسلامی ڕێنەکەون لەگەڵ دەوڵەتی تورکیا ڕێنەکەون شەڕی ناوخۆ نەکەن سەیری مێژویان کە ساڵی هەفتاونە وەختی شۆڕش لە ئێرانە ڕوئەدا شار و شارۆچکەکانی کوردستانە کەونە دەستی حیزبی دیموکرات و کۆمەڵە و ئەو کاتە شوراکان لەلایەن بە پشتیوانی کۆمەڵ و بە هێزێکی پێشڕۆکە لە نێو خەڵکایە شوراکان دروست دەکرێت و بۆ ماوەی چەندین ماوەیەکی دوور و درێژ بەدەست نوێنەرانی هەڵبژێراوی خەڵکەوە بن ئەو جێگایانە کە بەدەست ئەوانەوە سەرنجام ئەو هێزەی کە پێشڕەوی ئەکا و ئێستا ڤیدیۆکانی هەیە پێشڕەوی ئەکات و پێش سوپای پازارانە کەوێت بۆ گرتنەوەی کوردستان و وێرانکردنی کوردستان پارتی دیموکراتی کوردستان لە کاتی هەڵەبجەیە بە پشتیوانی جمهوری ئیسلامی هەڵەبجە داگیرەکان لە کاتێکا کە هێرشێکی پێشووتریە بانەوازێکی پێشووتر بەپێی بەڵگەی ئێستەی وەسایقی ئێستا بەڵگەیان لەلایەن ڕژێمی بەعسەوە بۆ هاتووە پەیامیان بۆ هاتووە کە بە چیمیایی لە هەڵەبجایەن بەڵام سەرنجام نزیک بێت 4,000-5,000 کەس لە خەڵکی هەڵەبجە بە گازی چیمیایی ئەیان بە قوربانی دوایی بە قسەی نەوشیران مستەفا ژەڵێم جەلال تاڵەبانی توێتی 100 خۆزگە بۆ هەڵەبجەیەکی تر لەبەرەوەی کە خەڵکی کورد مەسەلەی کورد لە ئاسی دنیادا پێ ئەناسرێ نەوشیران مەلا بەختیار باسیەوە کە لە کاتی ئاوارەی نەوەیەکە نەوشیران مستەفا هێزێکی ناردووە کە بچن سەردەکەی دەربەنی خان بتەقێنەوە بەشکم قیر و سیا لە منتیقەی کەلار و کفری و ئەمانە بەڵام بەشکم ئەو 9 ملیۆن کەس لە خەڵکی ناوچەکان کە خەڵکی دیهاتە عەرەبەکانن ئەو بیان بۆ هەمویان بخنچێن تۆڵەی ئەنفان بکەنەوە مەبەستمە بڵێم لە نێو بزوتنەوەی کوردایەتیە ئەرزشی ئینسان نرخی خەڵکی کوردستان نرخی لاوانی کوردستان تەنیا ئەوەندە نرخی هەیە کە سیاسەتی خۆیانیان پێ ببەنە پێشەوە ئێوارەخوانی دیبلۆماسی خۆیانیان لەگەڵ وڵاتانی کۆنەپەرستی ناوچەکە پێبەنە پێشەوە ئەجینا تۆ تەماشاکە هەموو مێژویان بریتیە لەمە بزوتنەوەی کوردایەتی تاریخی بزوتنەوەی کوردایەتی بریتی بووە لە شەڕ مفاوەزات شەڕیان کردووە خەڵکیان بەکوژدا و بۆی کە مفاوەزاتێ بکەن لە دەسەڵاتە شەریک بن وەختێ هێزی بەرامبەر قبولی نەکردووە دەورەیەکی تر لە شەڕ دەستی پێکردوێتەوە بۆی کە ئامادەکاری بکەن بۆ مفاوەزاتی دواتر
ئەمە مێژووی بزوتنەوەی کوردایەتیە بۆیە تۆ تەماشاکە هەچی ئەنفالچیەکان هەیە سەر نوێچێتی پارتیانی مەگەر هەچی پیاوانی ڕژێمی بەعسەیە کە ڕیان کردو ێستا لە هەولێر و لە سلێمانی ناژین ئەوەی کەسی تاری نردوو چیمایی کرد بەسەر هەڵەبجەیە لەلایەن جەنەرال تاڵەبانی و عەفی بۆ دەرنەکرا خەزرەجی بوو نازانم کامیان بازامی کێلۆ جەنەرالانە بوو مەبەستمەوەیە ئێستای تر ئەوە کۆن بووە ئەو قەزیە کۆن بوو کە جاران بڵێ فڵان کەس خیانەتکارە یا فڵان کەس بەعسی بووە ئەمانە کۆن بوون بەرژەوەندی بزوتنەوەی کوردایەتی وەکو پاراستنی دەسەڵاتی بۆرژوا ناسیۆنالیزمی کورد ئەمە معیاری پەیوەندی گرتنیەتی لەگەڵ دەوڵەتی ناوچەکە لەگەڵ وڵاتانی ناوچەکە لەگەڵ هێز و حزب گەلی جۆرا و جۆر تۆ تەماشاکە دوێنێ خوبا تاڵەبانی ئەڵێ وەرن بچنە سەر کورسیەکان دەنگ بن بۆی کە کەرکوو نەکەوێتە دەستی ئەنفالچیەک دەستی عەرەبە شۆڤێنێت ئێ باشە جەنابی خۆ چەندین مانگ پێڵاو لە پێیانەما بەڕێگەوە بوو هەر بۆ بەغدا بۆ سواڵی پارە هەر ناچوو لەگەڵ شۆڤێنی عەرەبان و سونە و مێزە بەسەرانە لە بەغادانی شێخ قسە بکات و بەیانیش هەرەوە ناکەن ناچن حکومەت دروستکەن لەگەڵیانە ئەو هەڵپەرچێف سەمایان بەوە نیە کە بچن لە مەرکەز حکومەت دروستکەن خۆ سەربەخۆی کوردستان ڕاناگەێنن ئەچن لەگەڵەوان دانیشن یا لەگەڵ مقتەدا سەدر یا لەگەڵ مالیکی یا لەگەڵ خەزعەلی لەگەڵ ئەمانە دانیشن و ئیتر حکومەت دروستەکەن بۆیە مەبەستمەوەیە کامانە خیانەت نییە ئەمە بەرژەوەندی چینایەتی ئەمە پێویستەکە جا ئەمەی کە خۆیان وەکو خۆراکی تەبلیغاتی لە دژیەکە ئەم سیوێکی ئابی هەیە ئەو 16 ئۆکتۆبەری هەیە ئەمە بە بڕوای من قسەیەکی پوچ و بێناوەڕۆکە هەم مێژویان لێوان لێوە لەم کارە ساتانە ئاماژەتان بۆدا کە هاوسەنگی هێز گۆڕاوە و هێزەی یەکێتی و پارتی لە بەرامبەر حکوومەتی ناوەندی و هێزە سوورنەوشیەکان و میلیشەکانی ئەوێدا هاتۆتە خوارەوە ئێستا هاوسەنگی هێز بە قازانجی ئەوانە چارەنووسی خەڵکی لەم نێوەدا چی بەسەر دێتوە بە دیاریکراویش ئەگەر باس لەو ناوچانە بکەین کە 16 ئۆکتۆبەر بۆیە مای ئەم ئاڵوگۆڕەتەیدا زانی چۆنە تۆ سەیری کە هەر ئێستا خۆ دیارە نەگەوەی کە لە ئایندایا چی بەسەریە تێکچوونی ئەم هاوسەنگی هێزەوەی کردو چکە ئەمانە لەدا ژێر ناوی فیدرالیزمە خەڵکیان لە بەناسنامەی قەومی کورد و بەناسنامەی قەومی عەرەب و سونە و شیعەوە لە بەرامبەر یەکتریان ڕاگرتووە و هەر یەکەش میلیشیایە لە پشتیەوەیە ئەمە نەخشە سیاسەتی ئەمریکا بووە عێراقی ئاوا وێران کردووە هەر ئێستا لە دوای 16 ئۆکتۆبەر و دیارە تۆ تەماشای خەڵکی دۆستخورمات و گرتن کوشتن تعذیب تەبعید یعنی هەمووی دیارە خەڵک ڕاونان هەر دوێنێ و پێرێکە لەگەڕێکی شۆڕجە و لەگەڕێکی ڕەحیماوە و ئەوانە حەشدی شعبی چۆتە سەر ماڵان طبعا ئەمان چۆن تەبلیغاتی ئەوەکەن کە دەنگ بدەن بە نوێنەرە کوردەکان نەک بوو لە دژی فاشستەکان طبعا تورکمانەکانیش بە پشتیوانی تورکیا خەریکن هەر هەمان هینی نەتەوەی کەسافەتی نەتەوەی ڕێژن خەریکن حەشدی شعبیە طبعا ئەوانیش هاوارەکەن کە کەرکۆکی ئێمەیە هەچی کوردەکانی بیکەنە دەرەوە لەم نێوەدا بە درێژایی مێژ لە ئەمە لە خانەقین هەروە لە کەرکک هەروە لەو مناتقانە کە پێ ئەڵێن مناتقی کێشە لەسەر سەرنجام ئەم منتیقانە نەک هەر بوون بە قوربانی هیچ جۆرە خزمەتگوزاریی پزیشکی خوێندن نووسین جادەوبان خزمەتگوزاری جۆرە نەک بوون بە هیچ جۆرە خزمەتگوزاریەک نییە لەبەرەوەی کە مناتقی متەنازعن لە بەرامبەر دوودانە هێزی فاشست لەبەری ئەو بەرەوە هێزێکی فاشستی عەرەبی لەبەری ئەم بەرەو هێزێکی فاشستی کوردی بۆیە نەجادەوبانیان هەیە نەخەسەقانیان هەیە نەداو دەرمانیان هەیە نەهەلی کاریان هەیە پاڵ ئەمانەشە نائەمنیش مەسەلەیەکی ئەسڵیە نائەمنی هەموو ڕۆژێ لە بەرامبەر یەکتریا بەناسنامەی قەومیەوە ڕایان گرتوون ئەم ئێوێ ئەو تەواوکە و ئێوێ ئەو تەواوکە ئەو کەسانی کە لە گەڕێکێکە بە تورکمان بوون عەرەب بوون کورد بوون بە یەکەوە مناڵەکانیان لە مەکتەب بوو مامۆساکانیان تێکەڵاو بوون بە یەکەوە لەسەر کار بوون لە شەریکەی نەوتکاریانە کرد هەموو ئەمانیان کردوتە دوژمنی یەکتری یان هەلومەرجێکیان خۆڵقانوە کە وەکو دوژمن تەماشای یەکتری بکەن هەر یەک هێزی خۆی لە بێهێزکردنی ئەوە ببینێ و ئەلێرەوەی ئەمانە خەریکن سەرمایە گوزاریەکەن بۆیە خەڵکە بووە هەر ئێستا بووە بۆ قوربانیە ئەگە قرار بێ وەزعیەتێک لەو کۆمەلگایە بەوجود بێت و لەم هەلومەرجە ڕزگار کرێ ئەوە هێزێکی ترە بێتە مەیدان کە بە بڕوای من هاتوۆتە مەیدان لە خۆ انتخاباتەشان نیشانیدا ئەو هەر بکەین بە دواپرسیارێک کە بۆ ئەوەی کە خەڵکیی تر نەبێتە قوربانی لە نێوان ئەم دوو هێزە کۆنەپەرستەدا لێرە بە دواوە خەڵکی چی ڕێگەیەکیان لەبەردەست بیگرنە بەر بۆ ئەوەی کە دە قوربانی بوون ڕزگاریان بێت
سێریکە هێزێک دەستی پێکرد لە سلێمانیەوە دەستی پێکرد لە بەسرا جوابی درایەوە لە دیوانی جوابی درایەوە لە ناسریە جوابی درایەوە لە بەغا جوابی درایەوە هەموو ئەم خەڵکە هەمووتیان ئێمە کۆمەلگەیەکی ئازادمانەوێ بە 1001 زمان لە مناڵێکەوە لە گەنجێکەوە تاوەکوەگاتە پیرەژنێک تاکاتە پیرەپیاوە تاکاتە کرێکات تاگاتە مامۆسا هەمویان ئەڵێن ئەم هەلومەرجەکە لە عێراقە 18 ساڵە درێژەی هەیە و لە کوردستانە 30 ساڵە درێژەی هەیە ئەبینێ چەندین ملیاردێر لە وڵاتەیە دروست بووە بەڵام ئاستی ژیانی خەڵک لە خراپترین هەلومەرجیایەتی لە ئاسی تەندروستی لە خراپترین هەلومەرجیایەتی بێکاری لە خراپترین هەلومەرجیایەتی نائەمنی لە خراپترین هەلومەرجیایەتی ئەم انتخاباتە خەڵکی عێراق هاتنە مەیدان حکوومەتەکەی عادل عەبدولمەهدیان ڕوخان لەبەرەوەی نانویست ویستیان پینەی ئەم ئەزمەیە بۆ بکەن حکوومەتێکی موقەتیان دروست کرد حکوومەتی کازمیان دروست کرد کە ئیشوکار بەڕێوە بەرێ بەڵام ئەمەش بەڵێنی ئەوەیاندا کە انتخاباتێکی پێشوەختەکەن بەڵکو بتوانن سەری ئەم بورکانە بنێنەوە کە لە عێراق دەستی پێکردوە لە 2009ەوە بەڵام ئەم انتخاباتەش و ئەم نەهاتنە مەیدانی خەڵکو ئەم بایکۆتە فراوان ئەم مانگرتنە فراوانە لە ئاسی سەراسەری عێراق و کوردستانە ئەم نەخشەیەشی بەشکست کێشە یعنی ئەو بحرانی کە لە 2009 حکوومەتەکەی عادل عەبدولمەهدیان ڕوخان ئەم جارە جارێکی کە ئەم نەخشەیە بۆ تیمارکردنی ئەو بحران ئەو قەیرانە سیاسی و حکوومەتی لە عێراقەیە ئەم جارە شکستی خوارد بۆیە عێراق لەبەردەم لێک دوو ئەگەرایە ئەگەریان بە بڕوای من ئەگەریەوە هەیە شەڕی ناوخۆ ڕووبە چونکە ئەو هێزانەی کە شکستیان کێشاوە شکستیان خواردووە هەمووی خاوەنی هێزی مسلح و میلیشیای زەبەلاحی گەورن بە نوێترین و تازەترین چەکەوە مسلحن و ملیاردێرن پارەی ئیمکاناتی ئێجگار گەوریان هەیە و هەموو خاوەنی کۆمپانیای زەبەلاح و نەوت و هەموو ئەمانن بۆیە بە ئاسانی ئەگە دەربچن دەرنەچن دەنگ بێنن دەنگ نەهێنن ئاواز دەسەڵات و لەو ئیمکاناتەی کە بەدەستیانوێ نایهێنوە بە هێزی چەک بحرانێک کە بە سیاست حل نەکرێ بە هێزی چەگەیانەوە حەلیکەن لەبەری ئەم بەریا خەڵکە لەبەری ئەم بەریا خەڵکە ئەو بەرە گەورەیە کە وتم لە سلێمانیەوە تاوەکو وەگاتە بەسرا ئەو مانگرتنە سەراسەری کرد ئەوەیە کە یەک ئاسۆیەکی شۆڕژگێڕانە دەبێت پیاکە و ئەوە ئەرکی کۆمونیست و سۆسیالیست و هەموو ئەو ئینسانانەیە کە بە شوێن ئازادی و یەکسانی و نان و کار و ئازادی وایانەوە دەسەڵات دەخوارەوە دروست بێ ئەگەر ئوفقێکی نەبێ لە بەردەم ئەم خۆپیشاندان و ئەم هاتنە مەیدانی خەڵکە سەرنجام دەسەڵات دەتوانێت بە شێوازێکی کە بیبە یا بە زۆری چەک بیبە یا سەرنجام جێگا و ڕێگای ژیانی خەڵک بکەنە مەیدانی شەڕێکی وها کە خەڵک شکرانە بژێر بێ بۆ ئەمڕۆ ئەتوانن ئەم کارە بکەن لە دەستیان دی ئەم کارە بکەن بۆیە تەنیا ڕێگەی لە بەردەم خەڵکایەوەیە کە ئاسۆیەکی شۆڕژگێڕانە پیاکە و حیزبی کۆمەنیست ئەو ئاسۆ شۆڕژگێڕانەیە بخاتە بەردەمی و لە دەوری یەکتری کۆ ببنەوە لە گەڕک لە کۆڵان هەرەوەی کە دەرگای دوکانەکانیان داخست لە گۆڕان لە گەڕەکەکان لە زانکۆکان لە خەچەخانەکان لە شوێنەکان کۆ ببنەوە خوانی ئیدارەی ئوموری شارەکەیان بگرنە دەست ئەمە تەنیا ڕێگەیەکە و هیچ ڕێگەیەکی تر نییە و لەم بارەیەوە چەند هەنگاوێت چۆتە پێشەوە بە بڕوای من ئەتوانێت سەرکەوتن بەدەستبێنە لەبەرەوەی کە خۆش باوەڕی بە دەسەڵاتی ئێستا لە قەومی لە دینی لە شیعە لە سونە لە کوردایەتی لە هەموو ئەمانە بە ئاسێکی ئێجگار فەزیع ڕەویوەتەوە و ئەمە سەرەتایی یەک پێشڕەوێکی گەورەی شۆڕژگێڕانە یەک نەبەردێکی گەورەی شۆڕژگێڕانە ئابا بڵێم پێداویستی بۆ نەبەردێکی شۆڕژگێڕانە ئەم زەمینە مادیەکەم زەمینە مادی هاتوۆتە پێش ئەگەر سەبارەت بە 16 ئۆکتۆبر قسەیەک ما بێت و لە گفتوگۆکەمەدا نهاتبێت و بە گرنگی بزان ئاماژەی پێ بدەن فەرمون بە کوردی من هەرویستم تەنیاوە بڵێم کە خیانەتی کرد بێ خیانەتی نەکرد بێ ئێستا تەماشای دەسەڵاتی یەکێتی و پارتی کرد ئێستا بە فەرز 16 ئۆکتۆبر نییە بە فەرز سیوێکی ئاب نییە باشە لە بەرامبەر ژیانی خەڵک بۆچی مامۆستایانە بەر شەق بۆچی موچە نادەن بە کرێکاران بۆچی موچە نادەن بە مامۆستایان ئەم هەموو ملیاردێرە لە نێو ڕیزەکانیانە هەیە هەموو سەرۆت و سامانەی مەسعود بەرزانی و عایلەی تاڵەبان و عایلەی بارزانی ئەیدزن لەکوێ بۆ ئەمە خیانەت نییە ئەخر باشە بۆ ئەمە تاوان نییە بانەڵێم خیانەت بۆ ئەمە تاوان نییە کە سەرۆت و سامانی و کۆمەلگایە ئەبەن هەچی زەویزاری و کۆمەلگەیە داگیریان کردووە سەرۆت و سامانی و کۆمەلگەی و پارەپولی و کۆمەلگەی بۆچی ئەبەن بۆ ئەیبەن بۆ ئەمە لە 16 ئۆکتۆبر گەورەتر نییە لە سیوێکی ئاب گەورەتر نییە ئاستی ژیانی خەڵکو و ئاستی تەندروستی خەڵکیان هێناوەتە خراپترین ئاسەوە ئەمە تاوان نییە ئەمانە هەمووی تاوانن ئەمانە هەمووی لە سیوێکی ئاب و لەمانە گەورەترن
بۆیە بەرژەوەندیان نەخوازێت کە ئەم کارە بکەن بۆیە یەکێتی و پارتی لە نێو ڕیزی خەڵک نین لە دەرەوەن ئیتر لەگەڵ لە دەرەوە ڕێگەکەون لەگەڵ هەر کەسێکە و بەرژەوەندیان لەگەڵ هەر کەسێکە بە ئێمە مربوط نییە بە خەڵکی مربوط نییە بەرژەوەندی ئێمە لەگەڵ بەرژەوەندی ئەوان نییە وان بەرژەوەندێکی تریان هەیە بۆی ئەم سیاسەتە داڕێژن ئێمەش بەرژەوەندێکی ترمانەیە بۆی ئەم سیاسەتە داڕێژین کەوایە خەڵک ئەمانە لەبەر چاو نەگرێەوە ئەوە خۆراکێکی تەبلیغاتیە لە بەرامبەر یەکتریایکەن دوایش خۆ هەر بەیەکەوە دانیشن سەر یەک کورسی دانیشن و حکوومەت دروستەکەنەوە سەرەت و سامانەکە دروستەکەنەوە تۆ تەماشای نەو دەبەن نەو دەدزنەوە 30 ساڵە نەو دەدزن ئێخۆ نەوت شوتی و کاڵک نییە تۆ بە عەرەبانە و مەکینە بیبەی نەوت کاڵایەکی جیهانی ڕێکخراوێکی هەیە لە دنیاە سیعرەکەی دیاریەکرێ دەبێت دەوڵەت بی بۆی بیفرۆشی ئەمان لەبەرەوەی دەوڵەت نین بۆیە گەڕان قاچاقچی بدۆزنەوە ڕێگەی نازانم مرتەزال لاریزانیە نازانم چێ لە ڕێگەی ئەمانەوە سیعرێکی هەرزانترەی فرۆشن ئێستا ئاستی نەوت گەیشتۆتە بەرزترین ئاستی بەرمیلی نەوت بەرزترین ئاسی تۆمار کردووە بەڵام هەر موچە هەر لە لێجێ خۆیەتی کەواتە قسەیە درۆیە کە پێشوتریان سیعلی نەوت دابەزیەوە بۆیە موچەمان کردووە بەڕۆکە موچە یان نیو موچە یان موچە نادرێ خۆیانەی دزن بەرژەوەندیان وایە کە خۆیان بیبن ئەمانە لە 16 ئۆکتۆبەر و لە سیوێکی زۆرترە گەورەترە و خەڵگە بێت تەماشای ئەمە بکە دار حەسەن زۆر سپاس کە بەشدار بوون لە بەرنامەکانی ئەمڕۆی پێشەنگ تیڤیدا زۆر سپاس بۆ ئێوەش بۆ بینەرانی ڕادیۆ پێشەنگ ئازیزان خۆشەویستان پێشووی کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان بێنین سەرنجتان ڕادەکێشین بۆ زنجیرەیە بەرنامەی پێشەنگ تیڤی کە ئەم یەکشەمەیە ڕۆژی هەڵبژاردنەکانی عێراق ئەنجام دران و ئێستا هەم لە یوتیوب و هەم لە پێگەی فەیسبووکی پێشەنگ تیڤیدا بەدی دەکرێن کە تێیدا کۆمەڵێکی زۆر لە بەشدار بووان سەبارەت بەلایەنە جۆرە و جۆرەکانی هەڵبژاردنەکانی عێراق قسە و باسییان کردووە ئێستاوانە لەبەردەستان دەتوانن تەماشایان بکەنەوە سوپاس بۆ هەموو ئەو پەیامانی کە لە ئێوە پێمان گەیشتووە هەم لە ڕۆژی هەڵبژاردنەکان و هەم دوایشدا لێرەدا بەرنامەکانی هەفتەیە کۆتایی دێت تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن